یەکێک لە بڕگەکانی بەرنامەی کاری کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق فرە چەشنکردنی سەرچاوەکانی ئابووریە بۆ ئەوەی جگە لە نەوت کشتوکاڵ و پیشەسازی و بازرگانیش بگرێتەوە و ئەو بوارانەش ببوژێنرێتەوە. زۆر گرینگە تەمەشاکێ ئەمن برادەرێکم لە هۆڵەندەی بوو بە نمرە بوو لە هۆڵەندەی بوو گوتی لەوێن دەرکە مەسەڵەن خەڵک لە خەستەخانەی ها لێرە دەرێن ئەوە مەسوولە لەبەر ئەوە مهاجر زۆر دێتن خەڵک زۆر دێت لەوێن دەر ئەگەر کابراک زۆر مهاجر بدەن ئەو فەلاعە جوتیارە بنمونە منطقەی هەڵەبجە لە هەڵەبجە باس ڕەوزەکەن خاکەی بە پیتوبەرەکەتی ژینگەی تەندروستی هەیە ئاو هەوایش فێنچەیە خاوەنی هەنارێکی کە نمونەیە لە هەموو جیهان پێویستە هیتمان پێ بدرێت گەرەنجی بە هەنار بدرێ باشترەکە چونکە لە وڵاتی ئەمە زۆر باخی پێ نادێ ڕاستیەکەی داوا لە بەرپرسان و کاربەدەستانەکەین گرنگیەکی پێ بدەن و زیاتر بیناسیێن بە وڵاتانی دەرەوە وەڵا نەوەڵا بێ پشت بە کشتتوکاڵ زیاتر بەسرێت نەوتەکە سابتە هیچ بەڵام کشتتوکاڵەکە بێ پەرەی پێ بدرێت زیاتر و گەشە بکات. عێراق و هەرێمی کوردستانش لە داهاتدا زیاتر پشت بە نەوت و پیشەسازیەکانی دەبەستێت. چین و توێژەکان ئەوە بە گرنگ دەزان کار بکرێت تا پەرە بە کشتتوکاڵ و بازرگانیش بدرێت. هەمووی بەعام یا بە تایبەتی هەنار وەک پێم وتی ساوە گەنمە ئەو جۆرەهای ئەم خاکی ئەمە زۆر بەپیتە بە تایبەتی ئەم دەستی شارە زۆری ئەمە پێنج جوێن هەموو وانی کوردستانی ئەمە بەعام خاچی بەپیتە ئەکرێت کە کشتتوکاڵ وای لێ بکرێت وڵاتەکە و هەرێمەکە و پشتی پێ ببەستێ. وڵاتی وایە تەنیا بە شوێنە گەشتیارەکان ئەژی نەنەوتی هەیە نەزەراعەتیشی هەیە نە هیچ شتێک ئەمە ئیشێکی زۆر باشە ئەگەر بکرێ بۆ نمونە حکوومەت بیدەوە بکاتەوە کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بۆ نمونە نەوت نەما ئەبێ تۆ نەمریت ئەبێ ئەحتیاتیەوە بکە کە تۆ ئەم میلەتە تیا نەچێت بۆیە زۆر پێویستە حکوومەت بیدەوە بکاتەوە کە کەرتی کشتتوکاڵ پەرە پێ بدات کەرتی ئاژەڵداری و بەخێوکردنی ئاژەڵداری و پەرەوەر پەرە پێ بدات. کۆمەڵی دادگەری کوردستان جگە لە عێراق و هەرێمی کوردستان دەیەوێت هاندانی وەبەرهێنانی نێودەوڵەتی لە بوارەکانی ژێرخانی ئابووری بە تایبەت لە کشتتوکاڵ و پیشەسازی خۆماڵیەکان و خزمەتگوزاریە گشتیەکانەوە لەگەڵ پاراستن و چاکردنی ژنگی عێراق کاری جددی لەسەر بکات و پاڵپشتی هەموو هەوڵێکیشە لەو بوارانەدا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.